أو درس دەستەکەین بە پشتیوانی خوای گەورە وەکو مقدمەیەکە بێ بۆ دەرسەکانی تر ئینشاءالله دەربارەی قورئانی پیرۆز بە عنوانی تا چاکتر لە قورئان تێبگەین. بەو ئەمەلەی ئینشاءالله هەر دەرسێک لەمانە یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی زیاتر لە قورئان تێبگەین. قورئانی پیرۆز کە لە تعریفیا وتراوەکە فەرمایشتی خوای پەروەردگارە کە نێراوەتە خوارەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم محەممەد عليه الصلاة والسلام کە بە خوێندنی بە عیبادەت بۆمان حسابە، هەروەها مادەی بربەرەکانی کردنەواتە هیچ تەحەداکردنە في جن و ئینس و هەر هەموو خەڵکی هەر هەموو مەخلوقات کە بتوانن وەک ئەو قورئانە بهێنە پێش. ئەم عیبارەتەش ئەگەر تەماشای بکەین ئایا کە معجزەیە، معجزە یعنی چی؟ معجزە یعنی شتێک کە پێغەمبەرێک کەسێک ئەیهێنێ ئەڵێ من لەلایەن خوای پەروەردگارەوە هاتووم، ئەمەش معجزەکەمە، کەس ناتوانێ وەکو ئەمە تا بمەزرێنێ. هەموو تەحەدایەکیش یعنی بربەرەکانی کردنێکیش وەک چۆن لە تۆپی پێ تەحەداکردن هەیە، تیپێک ئەڵێ دێم تی لەگەڵی هەر تیپێکی تر بەمان دابەزێ فەرموو، یان مصارعەت یەکێک مصارعاتە یان ملاکەماتە یا جۆدۆکاراتە هەر جۆرێکی تری ڕاضە و پاڵەوانێتی دێتە سەر حەلەبەکە وەڵێ ئەوە فەرموو چی ئامادەیە بابێ نای خۆی ئەعلانەکە. ئەم تەحەدایەش کە قورئانێکە وەکو هەموو تەحەدایەکی تر پێویستە کۆمەڵێک مەرجی تیابن. لەو مەرجانی کە بێتیایە بێ یەکەم مادەیەکی مشتەرەک هەبێ لە نێوانی هەردوو لایە، یعنی بۆ نمونە یەکێک نەیە اختصاصی ملاکەمەیە وەکو نەسیم حەمید ئەو پاڵەوانە یەمەنیەکە. نەسیم حەمید دێ بڵێ بۆ ڕۆناڵدۆ دابەزم، ڕۆناڵدۆش اختصاصی تۆپی پێیە، مادەی مشتەرەکیان لە نێوانان نییە، لەبەر ئەوە تەحەداکە خۆی نوقسانە لە ئەساس. وەکو چۆن قورئانیش لە سەرەتاوە کە هاتووە تەحەدای عەرەبی کردووە، هەروەها بۆ ئێستاش تەحەدای کورد و عەرەب و هەرچی کەسێک کە ئێوە وەکو ئەم قورئانە بێنێتە دی فەرمەوە ئەرزەوە گەزەوە مەیدان و زمانی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای تازە و پێشکەوتنی ئەدەبیاتی هەموو میلەتێک ئێستا کە هەیە بە زمانی خۆشی بە وەکو قورئانە بنووسە. مادە مشتەرەکە کە لە نێوانە بووە لەو کاتەیە 28 پیتی عەرەبی بووە، ئەمە قورئانە هەمووی لەوە پێک دێ ئێوەش بتوانن وەکو ئەو پێک بهێنن. دووهەم نزیک بن لە یەکترەوە، یعنی هەر لە یەکەم لەحظەوە کابرا چۆشی نەشتێ بڵێ من ناتوانم، وەکو ئەوەی کە محەممەد عەلی کلای کە بەتەڵێکی عالەم لە ملاکەمە بەتەڵێکی عالەمی بوو پێشەوەی کە گۆشەگیر بێ، معقول نییە ئەو کە پێڵن في وزن البطة یا في وزن الثقيل بۆ یەکێک کە دابەزە پێڵن في وزن الريشة، خۆی ئەمەش ڕوتبەی دابەزینەکانە هەر یەکە بە لە سنفی خۆیەوە لێی نزیک بێ. وەختێک قورئانیش ئەم سوورەتانەی هێناوە و فەرموویەتی عەرەب وەرن وەکو ئەمە داڕێژن، عەرەب شاعری زۆر بەرز و گەورە و مهمیان تیا بووە. ئێستاش وەختێک کە تەحەداکرێتەوە دیسان ئەبێ مادەکە مشتەرەکە یەکەم. دووهەم تۆزێک جورئەتی بێ بڵێ دێمە مەیدانەوە، وەکو چۆن ئەبوو مسەیلەمەی کەذاب جایی کە هات بوو بە پێغەمبەر و هات ئاەتی بۆ خۆی داڕشت و لەیەکێ لە ئاەتەکانی ئەڵێ الفیل وما الفیل له وما أدراك ما الفيل له ذنب وثيل ومشفر طويل وإن ذلك من خلق ربنا لقليل. هاتو درستی کردووە، بەڵام ئەویش هەر وەکو شێوەیەک وەکو سوورەتێکی قورئان هێنایەتێ پێشوە. هەرچەندە ئەو خۆشی ئەیزانی طبعا کە مەبەستی لەوە بێ قورئانەکەی وەکو پێوترە سەجع الکەهان، وەکو پەخشانی کوردی چۆن هەرێکی سەجعێکی هەبێ قافیەیەکی هەبێ وەزنێکیشی تیا بێ ئەو ویستێتی طبیعی بەو شێوە بووە جنا عیبارەتەکانی هەتا بڵێن ڕەکیکن و ئاەتەکانی بەڕاستی ئاەتێک نین کە تەحەدای قورئان بکەن، نەک بە قسەی ئێمەش بە قسەی ئەو طبعا ئەو کەسانێک کە عەرەبیش دەزانن و ئەو کەسانێک کە عەرەبیش دەزانن بە درەژای تاریخ هەموو کەسێک ئەوانە نەبوون عەرەبی زانەکان هەموو ئەوانە نەبوون کە مسلمانن، مسيحيتي أبو ونوع وشكر شعريان تياوتو إلحاد وكفر ياوتو لزمان عباسية لزمان أموية لم زماني إستايا كخوتي شزور هي على لزاني شباشة وتواني تحدى القرآن كقبولك كوابوه جتوزا اللي يسريش وديسان نزيق من مجي سيال أبي هردو لا ما دبن ليكشونا نجي الشيخ السليماني وتحدى يشي شترك على تشيبيا أو بمبيت ميدان خوتي إيران به زمینەکە مشترک لە کابرا ئێرانی ناگاتێ یا بڵێ خەڵکی ئەوروپا بێ یا یەکێ لە ئەوروپا بێ بڵێ لە عالەمی سێم و چوارەم با یەکێک لێ تەحەدام بکە، ئەوەش تەواو شتێکی معقول نییە و پێویستە لە هەموو مەکانێکە هەبێ. بۆیە قورئان لە تەحەدای خۆیان ئەفەرمێ لەسەر ئەرز هەمووی هەرچی کەسە ئینس و جنی لێ ئەژی فەرموو با یەکێک لە ئەمریکا بێ یان لە یابان کە عەقڵێتێکی علمیان هەیە با داڕێژێ بە کۆمپیوتەرێکە لە بەردەستیاتی ئەو کەلیمانە داڕێژێ وەکو ئەوانەی کەوا لە قورئانە داڕێژراون بە یابانیەتی خۆی بە زمانی خۆی یەکێکە بە ئینگلیزی یەکێکارێکە بە زمانی خۆی، ئەوەش دیسان
مرجي كتير مرجي شوارع موية زمانك لبين أهل زمانك معقول لي كابراها تتفرحل بين صراعك لا فرحل بك بخلشي بلا يلا ساعاتي كتير شاء زي بوم بيت السرو بو ساعاتك كابرا طالوان ما بولا ينجي لما أنا إلى شارش كي لزجاج كي بلا مقر زماني شي داري أنا كاتو فرمو لمدة يفصل شاء ما دي بو النزال بو دابزين أما زمانك محسوبة لارتولا بو القرآن براستي زماني شي دياري كردوا كهتار رجي قيامة فرمو أو أرزو أو قز أو ميدان شيء أسواني وكو أم قرآن دارج داري تفيش شوك أخوائي فروردقار كلو آياتي أفرمين وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا أجر شكو قليو قمانك كان هي لو كان أردوما نتخوارو بو محمد عليه الصلاة والسلام بو عبدي إيما فأتوا بسورة من مثله إن كنتم صادقين أجر راستكن راس تقول سورة اللوبين سورة الوكو كهوما لبرمانا قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد با كردي وكو أما سورة درسكا با فارسك تركيك إنجليزيك هر كسي جزاني خوي بتواني سورة وكو سورة درسكا أما مهم كربو الرب اللي يردنو يا بمان كوشن يا تاريخ وان صرفكن بدرجاي تاريخيش عربة كان قريشة كان خويا أمشتان أزاني بو إخوائي فروديار أفرميس فإن لم تفعلوا أجرنيكا ولم تفعلوا حتى يناش فانا كذنيو أو تحدى يبكى كذنيو لا تبيشوا بلا ولا كتيرك النسيوة هيش كسنة سر أرضانات وانا كتيريو أبو النسي كذنات وانا مبكى إلا ما قريتش الزور مطمئن بيلي بو يشي لو اسلو مكان القرآن في روز أوير بوشي وتحدي أنا هر شواري قبول كردو يكم ما ديش مشتركة كالنواني هردو لا أنا خير وأدي أو مادة مشتركة لو بك خلصتيايا مسيطر بوا خلصتيايا عربيا نبغى فيه يعني تيجي يشتبن لو مادة مشتركة يا بون منا لزمان سيدنا موسى يا سلام إخوائي به كدر عاصا كيف الرياضة وأبو بمار زمان يقبو يا كدستي خطبا خلي وإيهنا يدروا دستي سبي أدروا شابه ونخوشي شابه لزمانك أبو كالسحر باز زور بون سحر باوي بو موديلي بو علمي أو زمان بو خلق خوي بيه وبعده وخوي بيه والله تشرشا وكتشون السبب زمان كمبيوتر وانترنت وشار ذايبون وخلق خوي هلا تشرشا أو زمان جوابو كتشوف سيدنا موسى لبردني سحر باز كان دار عصا كيف الرياضة كبو مارك وهي أواني خوارد أوان فيش همو كسك إيمانيان هنا چونك أيوزاني أما مادة سحرنية أما أو إيشانية فعلا أمانيش خوان قمرات وخلقي كسو بلدنا أما اشتريتي هر سحرك وكو يمكر دوما نجنا أو ميدان السحريش بابي وكو أو يعني يقول سيدنا عيسى سلام إخوائي لبه كمردوي زندو كردوتو بإذن إخوائي كردوتكار كفرميتي قم بإذن الله هسا وتو زندو بوتو يعني قولي شاك كردوتو هردسي شو بسريا هنا وشاك بوتو هو معجزي سيدنا عيسى لزمانك كطب دكتوري كزيشكي شعر ذايلة تندرستي زور بيشكوتوبه هل يشير لمعنك دليلك حسين دليلك وحسي عن فكره بو زمانك كوتايها توا يان تصديق كره يان تصديق ناكره طالما هي محمد عليه الصلاة والسلام اشتيك كقرآني في روزة تاروج قيامة بوشوي بردوامة اشتيكي زي بلا جاولا أول زمانك أبو لو عربانا وقت تحداك كراون من قرآنا لبعض الراسام زمان أبو عيسى ما معنتواني يوم زمان شر مفتوح أبوتو أتوانيش بوشوي قرآن كبرت